سەربازی ونی ئەم جارە باس لە چیرۆکی ستافێکی هونەری چاکردنەوەی تۆڕەکانی کارەبا دەکات. ئەوانە لە پێناو ڕووناکردنەوەی ماڵەکان و پاراستنی گیان و سەلامەتی هاوڵاتیان دەست دەخەنە ناو مەترسیدارترین وزە. ئەو تیمانە شارەزا و لێهاتوون. کارێکی مەترسیدار چاوەڕێیان دەکات و خزمەتێکی گەورە بە هاونیشتیمانیان دەکەن. ئەوان دەست دەخەنە نێو تۆڕی سەرچاوەکانی کارەبا کە گێنەری ئەو وزەیە. ئەو وزە نادیارەش پێویستی بەدەستێکی بەهێز و لێهاتوویەکی زۆر هەیە تا سەرچاوی گرفتەکانی دیاری بکات. تیمەکانمان لە هەموو چاکردنەوەکان کاریان چاکردنەوەی تۆڕەکانی کارەبایە. ناوەکەی لە خۆیە وەکو بەڕێوەبەراتی دابەشین کارەبای هەولێردوو سەرەتا خەڵک تەلەفۆن لە بۆ سکاڵا دەکا، سکاڵامان هەیە، ژمارەکانمان هەموو خەڵک پێدەزانی، تەلەفۆن لە بۆ سکاڵاکان دەکەن و ناو عنوان و یان ژمارەی مەحەویلەکە دەدەن بە سکاڵا. سکاڵاش دەبێتە چەند ئیشک، ئەگەر ئیشەکان زۆر بیتن دوو تیمان هەیە لە هەر شەفتەک، ئیدی ئیشەکان دابەش دەکات بەسەر تیمەکان و تیمەکان لە بۆ ئیشەکان دەردەچن. ئێرە هەولێری پایتەختی هەرێمی کوردستانە. لێرە سەربازیون چیرۆکی کۆمەڵێک کارمەندی تەکنیکار و هونەری بەشی چاکردنەوەی تۆڕەکانی کارەبا دەژێڕێتەوە. ئەوانە وەک سەربازیون لاشە و ڕۆژ لە هەموو کونجێکی ئەو شارە کار دەکەن. ئەو خزمەتەی ئەنجامی دەدەن و دەیکەن بۆ ڕووناکردنەوەی ماڵەکان و بەخشینی وزەیەکە کە ژیانی مرۆڤایەتی پێوە بەندە. ئەو تیمانە وەکو باسم کرد چاکردنەوەی تۆڕی کارەبان جاری وا هەیە ئەو خەڵکی کە تەلەفۆنی کردیان تێیدا هەیە کارەبای ماڵەکەی خۆی تێکچووە بە تەنیا، سەرویزی ماڵەکەی کێبلەکەی تێکچووە. جاری وا هەیە خەلەل لە مەحەویلە هەیە، مەحەویلە نزیکەی 40 تا 50 ماڵی لەسرە. جاری واش هەیە لۆخۆی فیدەرەکە تریب دەکە، ئەوە ئیعازمان لە کۆنتڕۆل لە بۆ دێ خەلەل لە فیدەرەکەیدا هەیە، بە دوواداچوونی لۆ دەکەن لە بیدایەت فیدەرەکەی تاوەکو چێژەکەی دەدۆزنەوە ئیعادە دەکەنەوە کارەبایەکەی. ئەوان دەستەکانیان ڕووبەڕوو یەکێک لە سەختترین و مەترسیدارترین وزە دەکەنەوە کە لاگەری هەر هەڵەیەک ژیانیان و خەونەکانیان لە ناو دەبات. کە هاوڵاتیان سکاڵا دەکەن لە بەشی سکاڵامان، سکاڵاکانیش کارەکان دەدەن بە تیمەکان. ئیدی ئەو تیمە لەسەر ئەو عینوانەی کە وەری گرتیە ئیداواکاری سکاڵاکە بە دوای ئیشەکەدا دەچن تاوەکو دەگەونە شوێنی خەلەلەکە، ئیدی دەست بە لێکۆڵینەوە و دەست بە گەڕان بە دوای خەلەلەکە دەکەن، ناوەستن. لەوانەیە زۆر جاران باران لێیان دەدا، گەرمای هاوین لێیان دەدا، لە زۆر کاتدا خەڵک ناتوانانی بستە دەرێ، بەڵام خەڵک تیمەکانی ئێمە بەردەوام دەبن لەسەر کارەکانیان تاوەکو کێشەی فیدەرەکە یان کێشەی مەحەویلەکە یان کێشەی کارەبای خەڵکەکە دەدۆزنەوە و چارەسەری دەکەن. کارەبا وەک سەرچاوێکی سەرەکی بۆ ژیان و ڕووناکی و چەندین سوودی تر بە مرۆڤایەتی هەنگاوی زۆری بۆ نراوە لەلایەن شارەزایان و پسپۆڕانیان بوارە تا وەک گرنگترین خزمەتگوزاری سوودی لێوەربگیرێت. یەک لەو مەترسیە گەورانەی کە بەسەر تیمەکانمان دادێ، بەسەر هونەری و سەر و تیمەکانمان دادێ کە ڕووشیدایە، ئەوە بووە گیانی خۆی لەدەستدایە لەسەرەوەی کە بتوانانی تۆڕی کارەبای خەڵکەکە چاک بکاتەوە یان بەهانای داواکاری خەڵکەکەی چووە، ئیدی تووشی حالەتی وابوونە کە گیانی خۆیان لەدەستدایە. حەز دەکەم ئەوە باز بکەم کاتێک کە فیدەرێک تریب دەبی نزیکەی 20 تا 25 مەحەویلە لەگەر کارەبای دەگوژێتەوە، لە بەشی کۆنتڕۆل ئیعازمان لۆ دێ لە بۆ سکاڵا تیمەکان ئاگادار دەکەنەوە
بە ئەنجامدانی کاری خۆیان کە دەردەچن لە بۆ چارەسەرکردنی ئەو فیدەرە. دۆزینەوەی ئەو فیدەرەی زۆر ئاسان نییە، یان بە سەعاتە یان بە سەعاتونی 2 سەعات جاروەیە چارەسەر نابی. ئەو فیدەرە وەک باسم کرد 20 تا 25 مەحەولەی لەسرە، لەوانەیە تۆڕی کارەباکەشی لە 200-300 عامود پێکاتبی. ئیدی ئەو تیمانە دەردەچن لە سەرەتای ئەو فیدەرە پشکنینی لە بۆ دەکەین، پشکنینی لە بۆ دەکەن تاوەکو کۆتایی فیدەرەکە لە بۆ دۆزینەوەی کێشەکەی. جاری وا هەیە کێشەکە زۆر قۆرسە لە فنجانێک دەردەچی یان لە دیسکێک دەردەچیتن کە بە هیچ شێوەک دیار نییە. کاتەکان زیاتر دەباتن، لەوانەیە لە بۆ چەند سەعاتێک بباتن. ئەو تیمە ئەگەر باران بی یان چلەی هاوین بی گەرما لەیان بداتن، تەنانەت لە بۆ نیو سەعاتیش لە بۆ یەک چارێکە سەعاتی ڕاناوەستن تاوەکو کێشەکەی چارەسەر نەکەن. دوای بەرهەمێنانی کە دەبێتە وزە و ئەم تەزوە دەگوازرێتەوە بۆ نێو شار و ماڵەکان. ئێدی لەم قۆناغا چەندین کەس هەیە ژیانیان بەخشیوە بۆ چاکردنەوەی هەر گرفت و هەڵە و هۆکارێکی تەکنیکی لە کاتی پێدانی ئەم تەزوە بە مرۆڤایەتی. لێرە چیرۆکی ئەو پیاوانە دەست پێ دەکات کە چۆن ئەم تەزوە کۆنتترۆل دەکەن لە کاتێک کە گرفتێک سەر هەڵدەدات. لە سەرەتای هەر کارێک بۆ پاراستنی سەلامەتیان پەیوەندی بە وێزگەی دابشکنی کارەبای ئەو ناوچێ دەکەن بۆ پچڕاندنی تەزووی کارەبا. هاوکات دەست دەکەن بە بەکارهێنانی کەلوپەلی تایبەت بۆ پاراستنی ژیانیان لە هەر مەترسیە. بەردەوامم لە کارەکەی خۆم لە ساڵی 2008ەوە چەندی جار ڕوبەڕووی مەرگ بووتینەوە لەگەر کارەکەمان و بەردەوامین لە کارەکەمان و چەندین جارێژ ڕوبەڕووی قسەی ناخۆش لەلایەن هاوڵاتیانەوە بووتینەوە. مەترسیەکان چەندین جاران تووشی گرفتی کارەبای بووتینەوە کە چەندین جار ڕوبەڕووی مەرگ بووتینەوە. کارەبا مەترسیەکانی زۆرە، هەر ئەوە نییە کە ینی برێک لێتدا هەر بەردەوام دوژمنێکی نادیارە. کاری ئەو تیمانە بە بەردەوامی چاکردنەوەی تۆڕەکانی کارەبایە، بەردەوامبوونی پێدانی کارەبایە بە هاوڵاتیان، زیاتر ڕووناکردنەوەی شارەکەمانە، زیاتر بە هاناچوونی سکاڵای خەڵکەکەیە کە تێل دەکاتن لە بۆ سکاڵەکانمان بۆی بتوانین زۆرترین و باشترین کارتەکانی کارەبایان پێ بدەین. بەڵێ کاکە بەڵێ کاکە حاکە بە فیدەر هەرزیێتوانیشی خۆت کێبرام شۆر تێدەن و ئیشی خۆتان بکەن. 12 سارە لە دایرەی کارەبایش دەکەم. بە شەو بە ڕۆژ کار دەکەین و بەبێ وەستان. چەندەهین جار تووشی کارەساتی کارەبا بوویتینەوە. شۆرتی کارەبا و شۆرتی ئەوشتانە و زۆردار شۆرتی کارەبا لە دەم چاومانیدایە کە چامان نەیتیا تا ماوای چیش. بەڵام ئێمە بە بێوەستان ڕاوەستانە و ئیشکاری خۆمان کردێ بە شەو بەڕۆ. 16 ساڵە لە کارەبای سێ داوام دەکەم. بەڕاستی ئیشەکەمان زۆر قورسا، زۆر ناخۆشە، چکە مەترسیمان زۆر لەسەرە. جارۆیە کارەبا لێمان دەدا، جارۆیە باو بارانە سەرمایە، خەرچیش بەڕاستی زۆر ئەوەی ناکە بەجای بە کارەبای کە کارەبا دەستی پێوە بگری کەمتر کاتەوە گلۆپەچ بژێنەوە. بەڕاستی زۆر ناخۆش لۆمە. چەند جار کارەبا 2 جار کارتەستە کارەبا لە منیدایە. بەڵام ئەمن هەر کۆڵمان نەدایە، هەر لە ئیشەکەی خۆمان بەردەوام بینە کە دەچینەوە مارش لە مارشە پێمان دەنێن ئاگاتان لە خۆبی کارەبا لێتان نەدان. بەڕاستی ئیشەکەمان زۆر زەحمەتە و زۆر ناخۆشە و زۆر مەترسیش تێدایە. کەلوپەلی سەلامەتی باشە بمان دەنێگە بەڕاستی کەلوپەلی سەلامەتی کەفەی باشمان دەنێ، کە تورپلایسی باشمان دەنێ، شتی باشمان دەنێ، هەر باشە. دومیش هاوڵاتی بەڕاستی هاوڵاتی لەگەرمان باش نییە. زارۆیە
هاوڵاتی زۆر باش نیە لەگەرمان قڕقڕمان لەگە دەکا گارەگارمان لەگە دەکا جارێ دەبینی خەتە شزەختا عالی دەبسێ ئەمە مدیریان سکاڵە بەمە دەرێ بڕۆ ئەو خەتەی ڕاشەوە هاوڵاتی تەلەفۆن لە لایشکە دەکەن لەو مەدرێکا کە وەرە ئەو کارە بەمانەوەچەکە لێرە دەبتە کێشەی من و هاوڵاتی بەڕاستی ئەوشمان زۆر ناخۆش هاوڵاتی مسعادەیمان ناکات فڕخان مەما ماشەڵا فڕخان بەبێ کۆڵدیان بەبێ هیچ شک ئیشەکانی خوان بە مەزبوطی دەکەن. مەترسیەکان لەسەر تیمەکان تەوانە و تیمانەیمە لە هەموو کاتێک و لە هەموو وەرزەک و لە هەموو کەش و هەوایەک دەوام دەکەن 7 تا 24 سعات لە زستان لە هاوین لە بەیانی لە ئێواران لە شەوان ئەو تیمانە کە دەردەچن لە بۆ چاکردنەوەی تۆری کارەباکە یان لە بۆ سکاڵای هەوڵاتیەکان ڕاستە و خۆ جانیان لە مەترسیدایە تەحمل لەگەر کارەبای دەکەن بچووکترین هەڵا لەوانەیە جانی خۆی لەدەست بدە لەوانەیە کارەساتێک ڕوو بدە لەوانەیە بە یەک جاری مەحاویلەکە بسووتێ یان شۆرتەکی وا دروست بکاتن کە چەندین ماڵ ئەجیزەی کارەباکانی لەگەڵ دەسووتێتن. ئەوانە چەندین ساڵە ڕاکە ڕاک دەکەن لە پێناوە خزمەتی کە بە مرۆڤایەتی دەگەێنن لە بەرامبەر سەرمایەیەکی کەم لە بەرامبەر ئەو کارە زەحمەت و پڕمەترسی بۆ وڵاتەکانی دەکەن. دواتر لە ڕێگەی ستافێکی هونەری دەست دەکەن بە دۆداچوون و چارەسەرکردنی گرفتەکانی کارەبای دانیشتوانی ئەم ناوچەیە. ئەم پیاوانە ماندوێتی زۆر بەجەستیانەوە دیارە بەڵام ئەم ماندوێتی هێشتا نەگەیشتوتە ناخیان بەڵکو لە ناخەوە ئیرادەیەکی بەهێزیان هەیە بۆ ئەم کارە پڕمەترسیە. کارەبا ئەگەرچی سەرچاوێکی گرنگە بۆ ژیان و سوودی گەورەی هەیە بەڵام هەندێک جار وەک دوژمنێکی نادیارە و دۆست و دوژمن ناناسێت. زاروێ شەوان دەرەچین کاکشێزادمان لەگەرە لۆ تریپ و شتیوالا ینی خەرک و یارمەتیمان نادان هەیە تووشی بەرای دەبین لەگەریان تووشی گارەگارە دەبێت تووشی دەبقاری دەبی زۆر معاویلەی دەبەستیەوە شەو هەیە معاویل دەبەستی هەیە باران دەخوایە جاروێت تو دەبی ئیش کارەبای خۆت بکەی مەجبوری خەرک بێ کارەمان نابێ. نزیکەی 15 سارە لە بەشی چاکردنەوەی ئیش دەکەم مەشاکلی شتێمان زۆر ینی بن کە دێتە پێشمان جارێ ڕوودانی کارەبا و ئەو شتمشتانە و خەتەراتی زۆرە بەڕاستی خاستن شەوان بە کاتی بارانانە دەستی دەستنی فیدەری ئیشێ دەکەین خەتەرە بەڕاستی زۆر خەتەرە زۆر ماندووبوونمان پێوە دیارە کە دەچینەوە ماڵەکانمان کە سوکارمان هەر دەڵێن ئاگاتان لە خۆ بێ بەڵام ئێمە خۆمان فیدایی کردووە لە پێناو خەڵکی کوردستانی خۆمان کە دەبێت یارمەتیان بدەین نابێت لە هیچ شتێکیان کەمتر بێ بۆ نمونە ڕۆژێکیان تەزووی کارەبای زەخت عالی یانزەی لێمیدا مانجێک بێ شعور بوو کەچی هەر کۆڵم نەداوە ئێستاش لە خزمەت خەڵک داینە و هیوادارم خەڵک لێمان ڕازی بی و ئەو تیمانەمان لە چاکردنەوەکان ئەو کارانەی کە دەیکەن بە جۆرەی ئەو ڕەتبەی وەری دەگرن زۆر زیاترە لەو موچەیە کە وەری دەگرن ئەو چەند ساڵەی کە قەیران بوو بەو موچەکەمەی بەو نیو موچەیەی لە هیچ کاتێک لە هیچ وەختێک لە کارەکانیان پاشکە زەمان نەکردیە لە ئێستاشدا و لەو کاتیش نەمانتوانیە ئەو تیمانەی کە زۆر ماندوو دەبن یان ڕۆژانە سعاتێک 2 سعات زیاد لە دەوامی خۆیان دەوام دەکەن نەمانتوانیە مکافئەشیان بکەین. ئامادەمە جانی خۆم لە پێناوی شارەکەم و خەڵکی کوردستان بەخت بکەم بە چاکردنەوە و ڕووناکردنەوەی شاری هەولێر چەند جارێکیش کارەبا لێدامە لەگەر بەڕێز مهندسەکان
کارەبا لێ دایمە بە 2 مانگ 3 مانگ لە ماڵێکەتیمە بە 6 مانگ لە ماڵێکەتیمە و سوپاسی بەڕێوەبەری کارەبای دەکەم و بەڕێوەبەری گشتی دەکەم کە کتابیان لۆ کردیمە لە بۆ دەرەوەی وڵات شڕەوانیان کردیمە لە بۆ چارەسەرکردنەوەی ئامادەمە ژیانی خۆم بەخت بکەم چونکە ئەو بەرپرسانی کە بەرپرسی من بووینە زۆر یارمەتی منیاندایە زۆر هەوڵ و تەقەڵیان لەگەر مندایە دەستخۆشیان لێ دەکەم لێرەوە ماوەی 15 ساڵە خزمەتی هاوڵاتیانی شاری هەولێر دەکەم بەبێ جیاوازی مادبوونێکی زۆرمان هەیە و خەتەریاتێکی زۆرمانیش هەیە بەس ئێمە هەر کۆڵمان نەداوە لەبەر ئەوەی ئیشێکی ئینسانی و مرۆڤایەتیە ئێمە بەبێ مقابل جۆ نادێنە ئایا مەعاش کەمە مەعاش کەم نییە ئەمە کاری خۆمان کردووە شەو نیوەی شەو درەنگانی شەو هەڵساوی خزمەتی شاری هەولێرمان کردو بەبێ جیاوازی کارەکەشمان مەترسی گەلێ زۆرە زۆر جا لە ماڵ دەرەچی منداڵ بە تەمای ئێمە نییە دەڵێن زۆر ئاگاتان لە خۆتان بێت و ئێمەش کارەکەی خۆمان زۆر بە گرنگ وەسفەکەین و لێشی پەشیمانی لەسەر ئەو کارە ئیشەکان زۆر زۆرە هاوڵاتی کێشەی زۆرە بەوەی سەرما بەوەی باران خەتەریاتی زۆرەیە بەڕاستی هەر لەو ڕۆژانە لاولێری نوێ تیمی خۆم ژمارە دە کاک سەمەد سەرۆک تیمە ئاگادار بوو کە فیزەک لێداوە ئاگر لەوە ناتە خوارێ ئەنی ئەوە خوادانەوەک بوو هەتا کە سەرۆک تیمی خۆم کاک سەمەد زۆر پێی تێکچوو بەس الحەمدوللا سەلامەت دەرچوین مەعانا تیمە چێ ئەنی خەڵکەکەیە هاوکاری نییە لەگەڵ خەڵکەکە نێ سەبری نییە بینی ئەمە لە ئیشە چینە چاوەڕێویشێنە زڕورە دەبی ئەوە چابی خەتەریاتی لەسرە هاوڵاتی دوم ئەوەی نییە برێمە سەبری لەسەر بگرین عەجەلەیتی ئیشی خۆی تەواوبی ئەوە نییە وەکو دایرەش مەسەلەن دایرە دایمەن پشتی هاوڵاتیە پشتی مۆزەفی خۆی نییە مەسەلەن هاوکاری مۆزەفی خۆشی بکە دەیەموو ئیشەکان بەیەکەوە بی ئەلحەق نەقسیش نییە لە هیچ سیانە و چاکردنەوەکان ئەنی تیمەکان هەمیان لە گەڕوتینن زۆر باشن بەس چییە شتەکان زۆرە خاستن بەوەی سەرما و باران سەختەکی زۆر هەیە ئەو کرێکارانە زۆر بە وردی وریایی کار دەکەن دەستەکانیان ئاراستی خاڵی گرفتەکانی ئەم بۆکسی کارەبا دەکەن کە لە هەر هەڵەیەک ژیانیان بەکۆتا دێت ئەوانە بە هەرەوەزی کار دەکەن و لەگەڵ هاوکارانیان لە پەیوەندی بەهێزدان بۆ دۆزینەوەی کێشە و چارەسەرکردنی لە ڕێگەی سەلەکانی بەرزکەرەوە بەرەو سەرچاوەکانی وزەی ئەم کارەبایە هەنگاو دەنێن تا دەستنیشانی گرفتە تەکنیکەکان بکەن ئەو کارە تەوان بە قسە گۆترا ئاسان نییە وەکو باسم کرد ئەو کارانە بە هەموو کەسێک ناکرێت تەنها بۆ پسپۆرانەی مەنەبی کە لە سکاڵەکان دەوام دەکەن شارەزایەکی تەواویان لە فیدەرەکان هەیە شارەزایەکی تەواویان لە تۆڕی کارەباکان هەیە کە دەچنە سەر مووقعی ئیشکردنەکەیان مەترسێکی زۆر لەسەر ژیانیان هەیە بە گچکەترین هەڵە لەوانەیە کێشەی زۆر گەورە دروست بێ یان لەوانەیە تووشی لێدانی کارەبا ببن یان لەوانەیە وەشیان لێ هاتیە جاری وە هەبووە تووشی لێدانی کارەبا بوون و گیانیان لەدەستدایە ئەم کارە هێز و ئیرادە و شارەزایەکی زۆری پێویستە و چونکە مامەڵەکردن لەگەڵ وزەیەکی شاراوە ئەستەمە ماوەی چەند کاتژمێر بەردەوام دەبن لە هەوڵەکانیان تا ئەم گرفتە چارەسەر بکەن ئەو کاری ئەوان دەیکەن کە چاکردنی کارەبای هەر لە نێو ماڵان تا دەگاتە هێڵەکانی نێوان شار و شارۆچکە و گوندەکان و هێڵە گشتیەکان و چەندین کاری تر ئەنجام دەدەن. ئەو ستافانەیە کە ئێستا کە خەریکی چاکردنەوەی کارەبانە لە ناو تۆڕەکانی کارەبا لە ڕووی لە ڤۆڵتیەی 400 ڤۆلت هەتاکو 11 کیلۆڤۆلت دەڕۆ هەتاکو 33 کیلۆڤۆلت هەتاکو 132 کیلۆڤۆلت مندابەش دەکرێن لەسەر ئەو تیمانەی کە ئێستاکە هەمووی بەشدار دەبن لە چاکردنەوەی تۆڕەکانی کارەبا. ستافی چاکردنەوەی تۆڕەکانی کارەبا ئەرکەکانیان ئەوەیە کە چاکردنەوەی سەرویزی ماڵان دەست پێ دەکات لە فرۆشاری وزە هەر پێوەرێک کێشەی هەبی چاکردنەوەی پێوەری ماڵان دەکەن بە هەماهەنگی لەگەڵ ستافەکانی چاکردنەوە ئەو کاتانەی کە ئێستا دەوام دەکەن تەبعاً بە 24 ساعتی ئەمان لە خزمەتی هاوڵاتیاندان ئەو مەترسیانەی کە هەیە لەسەر ئەو ستافانە احتیمالە لە لای خەڵکەکی زۆر لە لای هاوڵاتیانێکی زۆر دیار نییە بەس لە لای ئێمە زۆر بەڕوونی دیارە ئەو ستافانە کە ئێستا ئیش دەکەن بە گەشت و هەوایەکی
زۆر و زۆر ئیش دەکەن لە سەرما هەروها لە پلە گەما کە بەسەر دەکەوێت لە 150 دەکرد طبعا مەترسیان هەر دەبێت لەبەرەوەی ئەو تیمەیە کە بەسەر دەکەوێت لەسەر سەلا مامەلە لەگەڵ 11 کیلۆڤۆلت دەکات 11 کیلۆڤۆلت کارەبایەکی کەم نییە وانەکەران ئەگەر هەر غەڵەتێک هەر هەڵەیەک بکرێت ئەوە گیانی لەدەست دەدات. تا ئێستا سەدان گۆڕە ڕووستونی کارەبایان چاک کردوێتەوە بێ هەستکردن بە ترس و دڵە ڕاوچێ لە زستان و هاوین ئەم دەستانە ناوەستن لە بەخشینی ئەم خزمەتە گەورەیە بە هاوڵاتیان. هەر سەرکەوتنێک هەر پێشکەوتنێک لە ژیان دەبی بە هاوکاری هەموو لایەک بێت ئەوەی کە داوات دەکرێت لە هاوڵاتیان ئەو زێدرڕەوی هەیە لەسەر تۆڕەکانی کارەبا نەمینێت لە هەمان کات ئەو کارمەندەی کە دێت خزمەت ئەو هاوڵاتی دەکات تەنها چاوەڕوان دەکات دوو قسەی خۆشی لەگە بکرێت داوا دەکات دەعمەکی معنەوی بکرێت لە هەمان کات داوا لە هاوڵاتیان دەکرێت کە ئەو کارەبایی کە هەیە ئێستاکە زیاتر دەستی پێوە بگیرێت زیاتر محاولە بکرێت زیاتر کەم بەکار بهێت لەبەرەوەی کێشەی کارەبا کێشەیەکی تقریبن ئەگە بڵێن ئێستا سەردەمیە داوا لە هەموو هاوڵاتیەکانی خۆمان دەکەین ئەو زێدرەوەی کە لەسەر تۆڕەکان نەمینێت لە هەمان کات لە ماڵی خۆمانەوە با دەست پێ بکەین بە کەمترین کارەبا باڕووناچی بکرێتەوە ئێمە جارێکم دەستخۆشی لە هەموو ئەو کارمەندانە دەکەین کە ژیانی خۆیان پێشکەش کردێ لە بۆ خزمەتی ئەو هاوڵاتیان لە بۆ خزمەتی ئەو وڵاتەیە هەتا ئێستا درێغیان نەکردووە بەڵام دیسان داوایان لێ دەکەینەوە زیاتر کار بکرێت زیاتر کارەکان بە دووسۆزی بکرێت لەبەر ئەوەی هەر ئینسانێک بە خزمەت گەورە دەبێت ئێمە ئەو ستافەی کە ئێستاگیش دەکەن هەرچەند خزمەت بکەن هەرچەند زیاتر پێگەورە دەبن لە چاو خەڵکی ئەو وڵاتە لە چاو ئەو هاونیشتیمانیانە ئێمە زیاتر داوا دەکەین لە تیمەکانی خۆمان زیاتر سینک فراوان بن زیاتر ماندووبوون بچێشن لەبەر ئەوەی خزمەتی هاوڵاتی خزمەتێکی مقدسە بەڕاستی ئێمە داوا دەکەین لە حکومەت داوا دەکەین لە لایەنە پەیوەندیارەکان زیاتر پێگیری ئەو کارمەندانە بکرێت لە ڕووی حوافزەوە لە ڕووی ئۆڤەرتایمەوە لە هەمان کات تیمەکانی ئێمەش داوا دەکەین زیاتر احتیمام بە ئیشەکانی خۆیان بدەن زیاتر خزمەت بگەینن بە هاوڵاتیان. ئەمە دیاری بەرنامەی سەربازی وونە لە کەناڵی 24 بۆ ئەو سەربازە وونانەی کە بە شەو ڕۆژ خزمەتی ئەو هاوڵاتیانە دەکەن کە بە دڵسۆزی و بە گیانی خۆیان پێشکەش کردێ بۆ خزمەتی ئەو هاوڵاتیانە.